هەر لە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی 8 مارس و هەروەها ئەو ئامارانەی کە دەخرێنە ڕوو سەبارەت بە ژنان و ئەو توندوتیژیانەی یاخود دەکرێت بەرامبەریان یاخود چالاکوانانی ژنان کە لەم ڕۆژەدا پەیامەکانیان بە چه ئاراستەیەکە و داواکاریەکانیان لە کۆمەڵگای مەدەنی و لە ئەروەها لە کۆمەڵگای پیا و سالاری و حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی چۆنە و چالاشەکانیان بۆ ساڵی 2024 چۆن دەبێت. گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە ڕۆژی 8 مارس لەگەڵ بەڕێز خاتوپەرێز عومەر چالاک لە مافەکانی ژنان کە بۆ سپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەم گەشتەی ئاڵی کورسانی میزمیوانمانە. خاتوپەرێز تاوت لێبێت جەناب دۆکو چالاکێک لە بواری مافەکانی ژنان. سەرەتا من ڕۆژی 8 مارس لێ پیرۆزەکەم وەکو پیاوێک جەنابەت وەکو ژنێک لەم ڕۆژەدا پەیامت چیە بۆ سەرجەم ژنان و ئێمەی پیاوان فەرموو. هەموو لا پیرۆز بێت. زۆر سپاس ئەم کاتتان باش. 8 مارس لە سەرجەم ژنان پیرۆز دەکەم بە تایبەتی ئەو ژنانەی کە توانیویانە کە هەموو توندوتیژیەکان سیستەمی پیا و سالاری بکەن بە ستێپەک و پێی بەسەرکەون. ئێمە پێویستمان بە ژنانی ئازا ژنانی کورد هەمیشە نمونەی ئازا بوونە. ئەگەر ئێمە دیقەت دەینە ئاخیر ئەو کارەساتانەی بەسەرگەلی کوردە هات بینیمان ژنانی کورد چەند ئازایەنە هەم بەرەنگاری تیرۆرستان بوونەوە هەم توانیان بەشێکی زۆریان تا ئێستش خۆیان لە دەست تیرۆرستان ڕزگار بکەن. بۆیە من پیرۆزباییەکی زۆر گەرم لە کچانی ئێزدی و سەرجەم ژنانی کورد و ژنانی جیهان دەکەم لەو ڕۆژەدا. زۆر باشە خاتوپەرێز. ئێمە ینی کاتێک لە هەرێمی کوردستان ینی ڕۆژی 8 مارس کە وەک ڕۆژی ژنان ینی چالاکی تێدا ئەنجام مەدرێت و لەلایەن ژنانەوە ینی جۆرا و جۆر یادەکرێتەوە. ینی تەنها ئەتوانی بڵێ لەم ڕۆژەدا ژن ئەبێت چالاکیەکانی بە ئەنجام بگەێنێ یاخود داوای مافەکانی بکە یاخود نەخێر ئەبێ ژن لە هەموو ڕۆژەکانی ساڵدا ینی چالاکوانێکی بەهێز بێت و داکۆشیکارێکی بەهێز بێت لە مافەکانی خۆی و ئەو مافانی کە لێ زەوت کراوە بەدەستی بێنێتەوە بەڕاستی. بەڕاستی زۆر سپاس بۆ ئەم پرسیارەت. من هەمیشە دەڵم ڕۆژی 8 مارس وەکو هەموو ڕۆژەکانی کە ڕۆژی دووپاتکردنەوەی داواکاریەکانمانە، بەڵام حەقی خۆشمانە کە لەو ڕۆژەدا ئاهەنگ بجێڕین بە بۆنەی هەموو ئەو دەستکەوتانەی کە بە درێژایی مێژوو ژنان توانیویانە بەدەستی بهێنن. چونکە ئێمە ئەگەر دیقەت بدەین لە مێژووی چەند ساڵ پێش ئێستا و ئێستا بەڵێ ژنان توانیویانە کە دەستکەوتی گەورە بەدەست بهێنن. بۆیە لە 8 مارسدا ئێمە هەم ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی بەدەستهێنانی ئەم دەستکەوتانە و هەم دووپاتی داواکاریەکانمان دەکەینەوە هەم خەباتێکی گەرمتر بۆ ساڵی داهاتوو دەست پێ دەکەین لە پێناو بەدەستهێنانی ئەو مافانەی کە هێشتا بەدەست نەهاتوون. زۆر باشە. ئەم خەباتە ینی گەرمێکی ئێوە ئیکەن و ئەو چالاکیانەی کە ساڵانایکەن و هەروەها ینی ئەو هەوڵە زۆرانی کە هەتانە لە سەر جەمبوارەکاندا لە ئاسی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی و هەروەها لە ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئاسی ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان وای کردووە کە ئامارەکانی توندوتیژی یاخود ئامارەکانی کوشتن بەرامبەر بە ژنان لە هەرێمی کوردستان ینی بێتە خوارەوە لە هەڵکشانە نەبێت. ئەزانیم بۆ خۆی بەتەنیا ناتوانیت کە ئامارەکانی توندوتیژی بکەیتە پێوەری بەدەستهێنانی مافەکان، چونکە ئێمە بیرمان نەچێت تۆ کاتێک خەبات دەکەی کاتێک داوا دەکەی بەڵێ توندوتیژی بەرامبەر بە تۆ زیاد دەبێت، بۆیە ئامارەکانیش زیاد دەبن. بەڵام لە هەمان کاتدا بەدەستهێنانی مافەکانیش فراوانترن لە چەند ساڵ پێشی ئێستا. گرێمە دیقەت بدەین لە ساڵی ئەگەر هەر زۆر نزیک لە ساڵی 91 ژنان لە پەنجەی دەستێک تێنە دەپەڕین لە هەر پۆلێکی خوێندنی زانکۆ، بەڵام ئێستا لە زۆر بەش و برانچی زانکۆکاندا ژنان زۆرینن، لە شەقامدا ژنان زۆرینن، لە کاری ڕێکخراوەی، لە کاری حکوومەت، لە کاری بازرگانی، لە کاری سیاسی ژنان ڕۆڵی گەورە و بەرچاویان هەیە. لەوەش گرنگتر ئێستا کۆمەڵێک زۆری توندوتیژی زۆر کەم بوونەتەوە ئەگەر ماش بن. بۆیە خەباتی ژنان زۆر فراوانە و دەبێت ئێمە جددیتر داوای مافەکانمان بکەین، چونکە من هەمیشە گوتومە ماف دەستێنرێت، بۆیە دەبێت ئێمە مافەکانمان بسێنین. سەبارەت بە ڕێژەی توندوتیژی بەڕاستەکەی من ئەم ساڵ با بڵێن لێکۆڵینەوەیەکی زۆر جدیم لەبەر دەستدانیە لەوەی کە توندوتیژی زیادی کردووە یا باسکردنی زیادی کردووە. ئێمە ساڵانیش توندوتیژی هەبوو، بەڵام ساڵ بە ساڵ هۆشیاری ژنان زیاد دەکات، ژنان زیاتر داوای مافەکانیان دەکەن و زیاتر خۆیان دەپارێزن لەوەی لە
هەر ئەگەر لە هەر ڕوودانێکی تونند و تیژی ڕێژەی ژنان کە پەنا بۆ یاسا دەبن لە جاران زیاترە بۆیە ئەم ڕێژەیە مەرج نییە زیادبوونی تونند و تیژی بێت بەڵکو زیادبوونی بەشێکی زیادبوونی هۆشیاری ژنانە بەرامبەر بەو تونند و تیژیانێک کە بەرامبەریان دەکرێن و قبوڵی ناکەن ئەگەر پێشتر ژنێک قبوڵی دەکرد لێدان لە مێردەکەی قبول دەکرد ئیهانەکردنی قبول دەکرد شکاندنی قبول دەکرد ئێستا قبولی ناکە ئەگەر ژنێک پێشتر تەحڕوشی بەر لە بەرپرسەکەی قبول دەکرد ئێستا قبولی ناکە ئەگەر ژنێک پێشتر هەڵدەهات خۆی دەشاردەوە لەوەی تووشی ئەو تونند و تیژیانە نەبێت ئێستا بەرەنگاری دەبێتەوە بۆیە ڕەنگە ڕێژەکان زیاد بکەن و تونند و تیژیش لە هەمان کاتدا زیاد نەبێت بەڵام دیسان کۆمەڵێک کاریگەری تری کۆمەلگا هەن کەوایان کردو هەموو جۆرەکانی تونند و تیژی لە کۆمەلگا زیاد بکەن ئەو بارودۆخە سیاسیە ناجێگیرێکە هەیە ئەو بارودۆخە ئابوووریە ناجێگیرێکە هەیە لە کوردستان هەموو تاکێکی کۆمەلگای تووشی هەڵچوونێکی تەندروست کردووە کە ئەمەش تونند و تیژی زیاد دەکا بۆیە بارودۆخی ژنان لە ژێر تەئسیری هەموو ئەو دیاردانە هەیە کە ئێستا لە کوردستان هەن و لە بەشێک لە وڵاتانی دەوروبەریش ئەمە ڕاستە بەڵام دەبێت ژنان خەباتیان سڕ بکەن و ژنان ڕێکخراوەی تر بە پلانتر بەرامبەر بەو تونند و تیژیانە بوەستنەوە کە ئێستا هەن نەک بە تەنیا تونند و تیژی خێزانی تونند و تیژی سیاسی تونند و تیژی کۆمەڵاتی کە لە شەقام هەیە ئەو تونند و تیژیانەی کە بەداخەوە بەشێک لە ڕاگەیاندنەکان بەرامبەر بە ژنان و بە دۆزی ژن لە هەرێمی کوردستان دەیکەن کە بەڕاستی ئێمە کۆمەڵێک ڕاگەیاندنمان هەن بەڕاستی بە داوای لێبوردنەوە بەڵام بەشێکی ڕاگەیاندنی کوردی بوونەتە سەرەتانی کۆمەلگای کوردی بۆیە ژنان خەباتیان دەبێت سڕتر بێت دەبێت بە پلانتر بێت و دەبێت پێداگرتر بین و بە دەنگێکی بەرزتر بەرامبەر بە هەموو ئەو شێوازە نەیتونند و تیژی بوەستینەوە کە ئێستا لە کۆمەلگای کوردی ڕوبەڕوومان دەبێتەوە زۆر باشە خات و پەرێزیانی ئەتوانین بڵین حکوومەت هێرێمی کوردستان ینی کۆمەڵێک دام و دەستگای هەیە کە توانین بڵین ژن بەڕێوەیە با و هەروەها بەڕێوەبەرایەتیەکی شەیە کە داکۆشیەکە لە مافەکانی ژنان و خانمان لە هەرێمی کوردستان حکوومەت هێرێمی کوردستان دادگاکان بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس زەمانە تا چەند هەماهەنگ بوون بۆی کە بتوانن مافەکانی ژنان وەدەست بخەن و هەروەها بتوانن مافە زەوتکراوەکانیشان بەدەست بێنەوە و پارێزگاریشان لێ بکەن لە بەرامبەر تونند و تیژی بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی نەمان بینی کە جددی بێت لە پێدانی ڕۆڵ بە ژن لە دادگاکانیش هەندێک جۆری تونند و تیژی لە دادگاکان زۆر بە جددی کاری لەسەر دەکرێت کە من لێرەدا سوپاسی دادوێرە بە ڕێزەکان دەکەم بە تایبەت لە بواری دەستدرێژی سێکسی دادگاکانی هەرێمی کوردستان ئەو کەیسانەی کە دەچێتە بەردەستیان دادوێرە بە ڕێزەکان زۆر بە جددی کاری لەسەر دەکەن بەڵام لە مەسلەی تونند و تیژی خێزانی دادگاکان بە شێوەیەکی گشتی بەڕاستی زۆر بە پێی پێویستین هیوادارین زۆر باشتر بن تێگەیشتنی بەشێک لە دادوێرە بە ڕێزەکان تێگەیشتنێکی زۆر بەجێماوە لە مەسلەی تونند و تیژی خێزانی ئێمە هەرگیز ژنانی چالاکوان ئەو ژنانی کە داکۆچی کاری مافەکانی ژنانین دەست بۆ پیرۆزیەکانی خێزان نابین بە پێچەوانەوە دەمانەوێت خێزان شایستەی ژیانێکی باش بێ بۆ ژنانیش خێزان ئەو یەکە پیرۆزەیە کە دەبێت هەمومان بیپارێزین و خەبات بکەین لە پێناو باشترکردن و ئاشتەوایی ناوەوەی خێزان بەڵام کە دەگاتە ئاستێک بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بگەینە خانەوادەیەکی ئارام کە خانەوادەیە کە تێیدا ژیانێکی ئارامی تەندروست بۆ منداڵەکانیشی فەراهەم بکە پێویستمان بەوەیە کە یاسا بە شێوەیەکی عادیلانە و بە شێوەیەکی ڕاست و دروست جێبەجێ بکرێت بۆی ڕێژەی تونند و تیژی خێزانی کەم بێتەوە نەک لایەنگری دادوێرە بە ڕێزەکان بۆ پیاوان بەشێکیان تەبعاً وای کردووە کە زۆر جار من پێم وایە جێبەجێ نەکردنی یاسا هاندانێکە بۆ ئەوەی کە تۆ خێزانەکانت لێ بەریەک هەڵوەشێنەوە نەک جێبەجێکردنی یاساوەی کە بەشێک لە دادوەرەکان پێیان وابێت کە
ئەگەر ژن سکاڵا بکە بەشێک لە دام و دەستگاکان پێیان وابێ ئەگەر ژنان سکاڵا بکەن ئەوە کەواتە خێزان هەڵدەوەشێتەوە نادەبێت تێگەیشتنێکی جددی متمانەیەکی جددی بە دادگا و دادوەر هەبێت دەبێت پیاوێک ئیسیفزاز نەبێت بەوەی کە ژنەکەی دەچێت سکاڵا لە دادگا دەکات دادگا کە ئەو متمانە خێزانی بەدەستێنا کە ببێتە ئارامگەیەک و شوێنێکی جێی باوەڕ بۆ هەموو ئەندامانی خێزان ئەو کاتە سکاڵاکردنی ژنێک لە مێردەکەی نابێتە هۆی هەڵۆشاندنەوەی خێزان بەڵام کاتێک دادگا ناتوانێت ڕۆڵی جددی و ڕۆڵێکی سەنگینی باش لە نێوان دوو ئینسان ببینێت ئەو کاتە دادگا دەبێتە هۆکارێک بۆ لێک هەڵۆشاندنەوەی خێزان. زۆر باشە ئەمەوەکو پرسیاری کۆتایی خات و پەرێز هەمومانە زانین ینی لەم ساڵانەی دواییدا و تەنانەت ئێستاش ینی دەرفەتی هەلی کاری زۆر بۆ ژنان سرە ڕای کۆسپوتەگەرەکان ڕەخساوە ئەین زۆر جار لە بازاڕی کاردا ژنان ڕاستە هەلی کاریان دەسەکەوێت بەڵام ڕوبەڕووی کۆمەڵێک ینی تیر و توان و هەروەها سیرکردنیان وەکو کاڵایەکی بازرگانی و سێکسی و هەروەها دەستدرێژی سێکسی ئەمانە ینی وای کردووە کە ژنان دوورکەونەوە لە بازاڕی کار یاخود هەلی کاریان کەم دەستکەوێت ینی لایانی بەرامبەر هەماهنگ بۆی کە ئێوەی ژنان بتوانن دەرفەتی کار و خاوەن پرۆژە و کاری خۆتان هەبێ لە ناو هەرێمی کوردستان و بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئەگەر دەرفەتم بدەی من بەچەند یان تۆزێک بە تێر و دەسەلی ئەم جوابە بدەمەوە ئێمە لە بواری بازرگانی پێم وابێ تۆزێک ئاسانترە لەوەی لە بواری سیاسی و لە بواری ڕاگەیاندن ئیشکردن بۆ ژنان کە بەداخەوە دەبوا پێچوانەکەی ڕاستبە لەبەرەوەی پێمان وابووە یعنی دەبواە وابێت کە کەسانی سیاسی کەزانی ڕاگەیاندن کارکەسانی ڕۆشنبیری ئەو کەسانە بن کە جێگای متمانە بن بۆ ژنان و جێگای پاڵپشتی و ئارامگە بن بۆ ژنان و خۆیان بە دوور بگرن لە مەسلەی هەموو جۆرەکانی تونند و تیژی و تحڕوشکردن و بێزارکردنی ژنان بەڵام بەداخەوە ئێمە لەو بوارەی ئیشکردن کە ڕاگەیاندن و سیاسەتە دوو بواری زۆر نائارامن بۆ ژنان هەتا ئێستا لە کوردستان و بەشێک لە ڕێکخراوەکانیشەوە لە بواری بازرگانیش بەڵێ و بە تایبەت ئەو ژنانی کە دەیانەوێت ئیشی خۆیان هەبێ ئێمە تووشی جۆرەها تونند و تیژی دەبینەوە تووشی جۆرەها توانج و شکاندن و هەندێک جارگاڵتە پێکردن و بە سوکسیرکردن و ئەمانە بەڵێ ژنان ڕوبەڕووی دەبنەوە بەڵام ئافرین بۆ ئەو ژنانی دەتوانن خۆڕاگرانە و بە خۆپارێزیەوە لە کارەکانیان بەردەوام بن و کێشەی گەورە هەیە لە مەسلەی پەروەردەی کۆمەڵایەتی هەم ئێمە لە چەند ساڵی ڕابردووی حکومڕانی کوردستان هەم حیزبەکان دەستبەرداری پەروەردەکردنی کادیرەکانی خۆیان بوون بەڕاستی هەم حکوومەت نەیتوانی کە کارمەند و ستافی پیاوی ناو حکوومەت ڕابێنێت لەوەی کە ژنی وەک ئینسان قبول بێت و هەم لە شەقام و لە ناو زانکۆ و لە هەموو شوێنەکانی ژیان بەڕاستی ئێمە کێشەی پەروەردەکردنمان هەیە پەروەردەکردن بە تەنها قوتابخانە و زانکۆکان ناگرێتەوە کە بەداخەوە لەوێش ئێمە کێشەمان هەیە بەڵام لە هەموو بوارەکانی دیکە کێشەمان هەیە لەوەی کە مەلای مزگەوتەکان ئەوەندەی کە باسی ژن تۆ بەشێک لە مەلایەکانی کوردستان بابەتی ژن وشەی ژن لە وتارەکانیان دەربێنە شتێکی دیکەیان نامێنێ بۆ باسکردن کە مەلا ئەرکی ئاینیەتی کە ڕۆڵ ببینێت لە پەروەردەکردنی کۆمەلگا نەک لە وروژاندنی کۆمەلگا و دووبەرەکی دروستکردن لە ناو کۆمەلگا کە بەداخەوە بەشێک لە مەلاکان ئێستا بوونەتە پاڵەوانی دووبەرەکی دروستکردن پاڵەوانی ناشرینکردنی ژن پاڵەوانی لێک هەڵۆشاندنەوەی خێزان بەنهێشتنی متمانە لە بینی تاکەکان و دیسان ڕاگەیاندنیش کە دەبێت ڕۆڵی گرنگ ببینێت لە کۆمەلگا بەداخەوە بەشێک لە ڕاگەاندنەکانی کوردستان ئەوەندەی خەریکی تێکدانی شیرازی خێزان و ئەوەندەی خەریکی ناشرینکردنی جوانیەکانی کۆمەلگان ئەوەندە خەریکی کاری خۆیان نین کاتێک تۆ بێژەرێک یاخود پێامنەرێک دەچێت لە گوندێکی دوورەدەست بە تەژی پیاوێک دەکا بۆ فرەژنی چەندە ناشرینە چەندە وەزارەتی ڕۆشنبیری لێی بێ ئاگایە چەندە حکوومەت و دام و دەستگاکان بە ئەرچی خۆیان هەڵناستن بۆیە ئێمە کێشەمان لەگەڵ عەقڵیەت و لەگەڵ نەبوونی پەروەردەیە لە هەموو ئەو بوارانە تەلەڤیزیۆنێک رادیۆیەک کەناڵێکی ڕاگەیاندن ڕاوێژکارێکی کۆمەڵایەتی نییە کە پێی بڵێ ئەوەی تۆ دەیکەی
لێکاڵوەشاندنەوەی پیرۆزیەکانی خێزانە، ئەوەی تۆ دەیکەی ناشرینکردنی تاکی کۆمەلگایە، ئەوەی تۆ دەیکەی دروستکردنی ڕقوکینەیە لە ناو کۆمەلگا. بۆیە بەشێک لەو پرسیارەی جەنابەت بەشێک هۆکاری ئەوەی کە ئێمە توندوتیژیەکی زۆر لە هەموو بوارەکان لە ئەگەر دیقەت بدەیت وە گوتمان لە زانکۆ لە ڕاگەیاندن لە بواری بازرگانیکردن لە سیاستکردن لە هەمووی هەندێک زار پیاوان تەحڕوش دەکەن توندوتیژی دەکەن بەبێ ئەوەی کە بزاننەوە توندوتیژیەوە زۆر جاریش بیرمان نەچێت خاتو پەرێزیانی هەندێک لە پیاوان ژنانیش خۆیان زۆر جار هۆکارن بۆەوەی کە بەم شێوازە یعنی لە هەندێک لە دام و دەستگاکان یاخود هەندێک لە ناوەندەکانی کارکردن یاخود لە سۆشیال میدیاش زۆر جاریان ئێمە دەبینین کە ئاوا بۆ شێوە توندوتیژە ماوەڵیان لەگەڵ بکرێت. زۆر بەداخەوە کە ئەمەش من پێم وایە بەمەبەست هێنرایە ناو کوردستان مەسلەی بەکاڵاکردنی ژن بەڵێ هەندێک ژن لەلایەن هەندێک دام و دەستگاویان لەلایەن هەندێک کەسایەتیەوە تایبەت دانراون بۆ ناشرینکردنی ژن، بۆ ناشرینکردنی دۆزی ژن، بۆ بەکاڵاکردنی ژن، بۆ سوکردنی مقدساتی ئینسان اینجا لە ژن و لە پیاو. ئەمەی کە ئێستا ئەم فەوزایە خراپەی کە ئێستا لە ناو سۆشیال میدیای کوردی هەیە لە ناو بەشێک لە ڕاگەیاندنەکانی کوردستان هەیە زۆر بەداخەوە کە لایەنی بەرپرس کە حکوومەتە کە بەرپرسە باڵاکانی حیزبەکانن کە پیاوانی ئاینین کە مامۆستاکانی زانکۆن بوونەتە بەشێک لەم فەوزایی کە لە کوردستان هەیە لەم بەکاڵاکردنی لە کوردستانەیە. ئێمە دوو جۆر بەکاڵاکردن ئێستا زۆر بەزەقی لە کوردستاندا یعنی بۆتە باول یەکێک دەچێت لەسەری بۆ بنی پێی ژنێک دادەپۆشێت و ڕەشپۆشی دەکات، یەکێکی دیکە دەچێت ژنێک ڕوود دەکاتەوە کە من پێم وایە ئەمە هەردووچی بەکاڵاکردن و تەرکیزکردنە لەسەر جەستەی ژن با بەواز لە جەستەی ژن بێنن بۆ ژن پێویست ناکە ئیتر هەموو شتێکی ئێوە ببێتە جەستەی ژن، هەموو شتێکی بەشێک لەو پیاوانە بەشێک لەو دام و دەستگایانە بەشێک لەو بازرگانیە ناشیرنەی کە ئێستا لە کوردستان دەکرێت فقط جەستەی ژن و بازرگانیکردن بە ژن و کاڵبەکاڵاکردنی ژنە. بەڵێ من زۆر سپاس دەکەم خاتو پەرێز چالاک لە مافەکانی ژنان کە لە ڕۆژێشتی مارس دەگەڵمان بووی پێما بێ ینی کاتی تەواو مایتێ و بە ئازادانە پەیامی خۆگەیان زۆر سپاس.